شانەوەی شەڕڤانان و چوونە دەرەوەی هاوڵاتیانی مەدەنی لە عەفرین با بڕوای بەرپرسە سەربازیەکانی پەیەدا مانای کەوتنی عەفرین ناگەیەنێت، بەڵام نایشارنەوە کە عەفرین لە بەردەم کۆمەڵکوژی و گۆڕانی دیموگرافیا و داگیرکاریەکی گەورەدایە. لە دوای 58 ڕۆژ لە شەڕ و ڕوبەڕووبوونەوەی نابەرامبەر لە نێوان شەڕڤانانی یەپەگە و یەپەژە لەگەڵ دووەم بەهێزترین سوپای ناتۆدا جیهان بێدەنگی هەڵبژارد و جلێزەکانیش وەک هەمیشە بەرخودانی شەڕڤانانیان لە جەنگی ڕوبەڕووبوونەوەی تیرۆدا کردە قوربانی بەرژەوەندیەکانیان. لە کاردانەوەی بێهەڵوێستی جلێزان و کۆمەڵکوژی نێودەوڵەتیش هێزەکانی سووریای دیموکرات کە پەیەدا پێگەێنەری سەرەکیەتی ئۆپەراسیۆنی گەردەلوولی جەزیرەی لە دێرزور لە بەرامبەر داعش و گروپە تونڕەوەکاندا ڕاگرت و هێزەکانی بۆ شەڕی عەفرین دەگوازێتەوە. گرنگی عەفرین بزانێ بێ، عەفرین تێواتەی کەرکووک، عەفرین تێواتەی سلێمانی، هەولێر، ئامەد، کرمانشا، هەموو شارێکی کوردی ئەمڕۆ عەفرین. بۆیە ئێمە ئەبێ بەو چاوە سەیری بکەین کە دەوڵەتی تورکیا ئەریش دەکاتە سەر عەفرین، مەبەستی پێ لە ناوبردننی هەر چاپارچەی کوردستانە. دەستکەوتنەکانی گەلی کورد لە سەدەی 21ە و دڵنیاشین ئەردۆغان لەوەی ناوەستێ ئەگەر عەفرین بەدەست بێنێ ڕوە کاتە منبەج و کۆبانێ و قامشلۆ و دێتە سلێمانی و دەچێتە هەولێریش و کەرکۆکیش. لە دەستپێکی ئۆپەراسیۆنی داگیرکردنی عەفرینەوە فڕۆکە و تۆپخانەکانی سوپای تورکیا و میلیشیا هاوپەیمانەکانی گوند و نەخۆشخانە و وێزگەکانی دابەشکردنی ئاو و کارەبا و گەڕکەکانی ناوشاری عەفرینیان بە سەختی بۆردومان کردووە. ئەمە شوێ ڕای ئاوارەبوونی سەدان هەزار هاوڵاتی سیڤیل، هاوکات قەیرانی نەبوونی خۆراک و دەرمان و جێگا و پەناگە بۆ ئاوارەکانی عەفرین دروست بووە. هەروەها بەهۆی بۆردومانەکانی سوپای تورکیاوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ناتوانن هاوکاری بگەێنەوە هەوڵاتیانەی کە لە عەفرین ئاوارە بوون. یعنی مارەت کارێ بژێ هەموو نەفچەی عەفرین ئێستا ئاوارە بێ، یعنی هەموو گەلی عەفرین ئاوارە بێ. زۆرانە گەل ئێتوانێ بچە حەلەب، چوو حەلەب، چووی شێخ مەسعود ئەشرەفیە، زۆر لە نوبل و زەهرامانە، لە هەرێمە شەهبە، لە فافین، ئەحراز، ئەمحۆش، لەوان دەرە هەموو لە ناوان ئەم بێژن شاخی لێ دەرێ، چیای لێ دەرێ، هەموو ملەت لێ دەرێمانە. یعنی ئەم دکارن وێنای ئێستا دەرکەتی وەرتێ ئەو وێنایەکە وەک وێنای نۆد و دویەم نۆد و دوو نۆد و سێ لە کوردستانی شەوە بووی، عینی ئەو وێنای ئێستا لە عەفرین دووبارەت. بەهۆی پابەندی بە ڕێکەوتنی 50 ساڵەی حکوومەتی هەرێم لەگەڵ تورکیادا، هاوشێوەی کۆبانی پەرلەمان و حکوومەتی هەرێم هەڵوێستەی لەسەر دۆخی ئێستای عەفرین نەکردووە. ئەندامێکی پەرلەمانیش دەڵێت هیچ ڕێگریەکی یاسایی نییە تا حکوومەت و پەرلەمانی هەرێم هاوکاری مادی و معنەوی بگەێنە عەفرین. لە هەرێمی کوردستانەوە بەشی زۆری دەسەڵاتە تەنفیزی و عسکەریەکانیش ئێستا لای سەرۆشی ئەنجومەنی وەزیرانە. بۆیە بە بڕوای من هیچ ڕێگرێکی قانونی نییە حکوومەت و پەرلەمان بەیەکەوە بە تەنسیق بڕیار لەسەر ناردنی هێز بدەن و ئێمە داواشمان کردووە بۆ دیسان داوای کۆبوونەوەی ناسایی بە پەلاکەین لە ئێستادا کە هەرچی پێویستە لە بواری عسکەری، مادی، معنەوی بۆ ڕۆژئاوا و بۆ عەفرین بکرێت. بەشێک لە چاودێران چارەنووسی عەفرین بە چارەنووسی کانتۆنەکانی دیکەی ڕۆژئاوای کوردستانەوە دەبەستنەوە. هەروەها پێیان وایە عەفرین خاڵی سەرەتای داگیرکاریێکی گەورەی گەلی کوردە. هاوشێوەی کەرکووک و ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەرە. هەروەها دەشڵێن کەوتنی عەفرین دەبێتە مەترسیەکی گەورە بۆ سەرگەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستاندا. ئیحسان سایبر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.